بەنیازی دووبارێکی تۆ جایتر تەواوی لە دڵما بوو کردم. کاکە دەنگم پێ بدەن دەنگم دەرمەتێرم بیگەن بە خاتری خۆ پیاغەمبەر براکەم لێتانە پاڕێمەوە کاکە سەحێکە خۆ تیارە نییە کاکە بیکەن بە خاتری خوا بیکەن بە خاتری پیاغەمبەر سوێن بۆ 12 ملیۆن لە حیوەتانە واکەم بیکەن بە خاتری خوا بیکەن بە خاتری قورئان ماوە دەرجاتەن دەنگم پێ بدەن براکەم قورگم دریا براکەم ڕسمم گەورە کردە تۆ یەکی وە 45,000 بە خواگەتان بە پیاغەمبەرەکەت. ڤیدیۆیەکە هەیە لە کۆ ناکراوە لەسەر هەڵبژاردنە. بەڵێ ئەو ڤیدیۆ پێم وا بێ 2007 ئەوان 16 حەبە ئەو کاتە بووکە هەڵبژاردنێ بوو لەو سەردەما. باشە هەیەتایە بەس چوینە ماڵ هەر بە عیلی چوینە ماڵی برادێکمان کاک سامان ئیسا مەسوولی ئیدارەی خەستەخانەکانی شۆڕشە پیاوێکی زۆر هونەردۆستوە و ئەسلیش خەڵکی سابوونکەرە ئەی زۆر ڕەفیقمە و لە برا باشترە لەگەڵمان چوینە ماڵیان و ئیتر لەو کاتە کاندیدێک لەسەر تەلەڤیزیۆن ئاوا هینە کرد لە پاڕاوی دەنگم پێ بنوانە بدمەوە بۆ نێکین هەر بە ناوەڵات تەلەفۆنی گر کاک عەدنان سالار ئێستایەکێکە لە کامێرامانە باشەکان لە وڵاتی ئەڵمانیا ئەو کات لێرە بوو ئەو هاتوو تەسویرێکمان کرد بڵاومان و ئێستاوە وەبزانم پاریس و ئەم ساڵیش ترێن بوو بەنیازی دووبارێکی تۆ جایتر تەواوی لە دڵما بوو کردم.